بەناوی خوای بەخشندەی میرەبان برایان و خوشکانی بەڕێز سڵاوتان لێبێت لەگەڵمان بن تەنها خولەکێک لە ساباتی ڕەمەزان. مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکی زۆر گەورە و گرانی تێدایە کە شەوی لەیلەة القەدرە. لەیلەة القەدر خەیر من ئەلف شهر. خوای پەروەردگارە فەرمێ لەیلەة القەدر هەچ کەس بتوانێت تیایدا تاعات و عیبادەتی خوای پەروەردگاری تێدا بکات و ئەو شەوە زیندوو بکاتەوە خێری 1000 مانگی هەیە. بۆیە ممکنە ئێمە ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە دواهەمین ڕەمەزان بێت لە ژیان و لە تەمەنی ئێمەدا هەوڵ بدەین ئیسفادە لەو شەوی لەیلەة القەدرە بکەین، تاعات و عیبادەت بکەین و شەو زیندوو بکەینەوە بە قورئان خوێندن، بە نوێژکردن، بە دوعاکردن هەتاوەکو خوای پەروەردگار لەو ئەجرە 1000 مانگیە مەحرومان نەکا. داواکەین خوای پەروەردگار ئەو شەومان لێوەربگرێ و تاعات و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبوڵ بکات و لەیلەة القەدر کا بە نسیبی هەر هەمومان. اللهم ئامین.